البته دزگه خیرخوازی بارزانی تا که دزگه یه خیرخوازی لسراست هم هرمه و هم عراق لسراست جانی که زورترین آلیکاریان جبو کمپین آوارانده که اداره روشانده که جبلی حکومت رما کردستانه کتی چیا اداره دانا وان کمپان بگم وان کمپان تماشاوان ایجاب صدان هزار آواره و پنابرت دانا وان خدمت گزارگین روزانه ج آب ج کهربی ج تندرستی حتی ج خوارنو و خوارنه ج پیدوین سرکه پیوست بویت بودابین کرن ایدی حکومت رما کردستان بوان دابین که حتی نام حکومت عراق با که کنکریتی بگمان آلیکاریا وانا که نک ناکه برای خب که لکمپا به حرکت دیگوتن دو جاران دم نه مهاندا سالکن خوارنه بودابین که ناوجی تیرا چند روزه کاندکن حتی پار ایکش کمپین دوی که تگوتن کو وزارت کوچبرین عراق آلیکاریان خوارن و خوارنه بو خلک دابین کرنه ل اکسپایر بونه دم به سر و چوی بونه گلو حکومت هرم حتی کنگی دشت في روشه إدارة بك حكومة العراق جي بيجو مثلا جنوها نمي بحث فيجي بكين بريس علي سعيد أو ربا بري داطاو زانيريانا لنافندا هفبندي قيرانا لوزارة نافخوة يا هرما كردستان نهال بغداد جل مدى كاك علي دماتا باش بتول بغداد هالبتا أمي بحث روشه أورام كين توزاني جيك أورا بنابر جلك هرما كردستان هنا بدهان كم هنا نهات جيبونه از خو با که میدانی لکردستان 24 چمت نواوی خلکی دا ما برنامه کرنه شخاف خلکی همو آلی گرین حزب که و سیاسینینه خلکی که فقیر الرشوریت پریشانه دی بیجین گلو ممچاب زفرینه دفرین خو خدمت گزارینینه عردمه بل سر برینه مایه آلی کاریه منایت کرن چاب زفرین کواتا دی چارچوبه و پرسیدا چیه نو هیه گلو بله سپاس بۆ دەرفەتە ئەم کاتتان باش کاکەکار ئەم کاتی بینەرانی کوردستان 24 باش طبیعی ئەوەی کە جنابت ئاماژەت پێکرد سەبارەت بە بارودۆخی مرۆیی لە کەمپەکان و لە دەروی کەمپەکان بۆ ئاوارەکان بە حەقیقەت لە بارودۆخێک خراپدان ئەگەر چی ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە ڕێی دامەزراوە خزمەتگوزارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە ممکن بووە لە سەرشانی ئێمە جێبەجێ کراوە لە پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی ڕێگاوبان خوێندن پەروەردە هاتوچۆ پاک و خاوێنی هەروەها لە ڕێگەی دەستگای خێرخوازی بارزانی کە هاوبەشێکی سەرەکی ئێمە لە بەڕێوەبردنی کەمپەکان بە شێوەیەکی بەردەوام هەوڵ دراوە کە پێداویستیەکانی لۆجستی و خۆراکی ئەو خەڵکە دابین بکرێت بەڵام کاتێک ئێمە سەیری بەرپرسیارەتی دەکەین مامەلە لەگەڵ بنەما یاسایی و دستوریەکان دەکەین ئەوە بەرپرسیارەتی حکوومەتی اتحادیە بەرپرسیارەتی وەزارەتی کۆچ و کۆچبەرانە کە وەڵامگۆی پێداویستیەکانی ئاوارەکان بێ کە بە حەقیقەت کەم تەرخەم بووە و نەیتوانیوە ئەو بابەتە بە شێوەیەک ئیدارە بکاتن کە وەکو بابەتێکی مرۆیی با بڵێم کاریگەر لە ناوچەکە ڕنگدانەوەی هەبێ ئەوەندەی کە مەلەفەکە وەک مەلەفێکی سیاسی سیر کراوە ئەوەندەی کە بە شێوەیەک لە شێوەکان لە هەندێک بارودۆخدا وەکو ئیمتیازی چەند لایەنێکی سیاسی لە بەغدا مامەڵی لەگەڵ کراوە و بازرگانی بۆ دۆسیە کراوە وەکو مرۆی وەکو مەلەفێکی مرۆیی سیر نەکراوە ئەگەر سیر بکەین لە ماوەکانی ڕابردوو ئێمە هەمیشە لە ناوەندی هاوبەشی ئەمەگەی قرانەکان ئەومان جەخت کردوتەوە کە پێویستە بەر مەبنای دستور و بەر مەبنای یاسا کارپێکراوەکان مامەڵە لەگەڵ ئەو بارودۆخە بکرێت بەنەتیجە بابەتەکە بابەتێکی مرۆیە هەمومان پێویستە بەو ئەقلتە مامەڵە لەگەڵ بکەین کە دوور بێ لە کێشمەکێشمی سیاسی بەڵام بەپێی دوایین هەڵویست باس لەوە دەکرێت کە گوایە وەزارەتی کوچ و کوچبەرانی عێراق هەڵویستێکی تازایەکی ئەمەکی هەڵویستە ئەگەر پڵێن بکرێت بەسەر ئاردیواقع ئەکرێ هەڵویستێکی زۆر مەترسیدار بێت بنمونە ئاڵێ ئێدی لەمە دوا بە شێوەیەک تەعامل لەگەڵ کێسی ئاوارەکان دەکەن ئاوارەکان کە نەگەڕێنەوە لە هەر شوێنێک بنیتر ئەو مەلەفە داخن ئەم ئاوارەنە بە بەشێک لەو لە خەلکە و ناوچەوەنە دادەنێن کە لێی ئاوارەنە کەواتە دوا هەڵویستی وەزارەتی کوچ و کوچبەرانی عێراق لەلای ئێوە چی دەگەێنی بەڵێ بەڕاستیدا ئەوە ئێمە بیستومانە ینی لە سەرچاو میدیایەکان لێرە و لەوێ ئێمە دەبیستین بەڵام وەکو بە فەرمی ئاڕاستی ئێمە کرابێ بە هیچ دۆکمنتێکی فەرمینێکە ئاڕاستی ئێمە کرابێ ئەوەندەی هەیە کە بە حەقیقەت ئێمە ئەزمونمان هەیە لەو دۆسیە هەر کاتێک کە نزیک دەبینەوە لە بابەتەکانی هەڵبژاردن تای هەڵبژاردننی هەندێک لایانی سیاسی بەرز دەبێتەوە بۆیە ڕێنەی سیاسی دەکەن و ممکنە قسەی سەیر و سەمەرە بکەن ئەزانی بارودۆخی مرۆیی لە کەمپەکان هی ئەوە نییە کە کەسێک بتوانێت بە دووری
500 600 کیلومتر بتوانێت پلاکێک دابگرێ مەلەفەکە بکاتەوە و بەداگرتنی دوگمەیەکی دیکە مەلەفەکە دابخە پێداویستیەکی مرۆیی لە ناوچەکە وای کردووە ئەو خەڵکە ئاواری هەرێمی کوردستان بێ ئێمە داوامان نەکردووە کە ئەو کەمپانە بکەینەوە پێداویستیەکی مرۆی لە ناوچەکە هەبووە کۆمەڵگەی نێودەوڵەتی لە خەت بووە و حکوومەتی هەرێمی کوردستان پێشوازی لەو خەڵکە کردووە و خاوەندارەتی لەو دۆسی مرۆیە کردووە هەموو ئەوانەی کە لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کار دەکەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئاژانسەکانی گرتوەکان نەردە دیپلۆماسیەکان لە کۆنتاکتی بەردەوامدان چ لەگەڵ ئێمە چ لەگەڵ بارودۆخە مرۆیەکە سەردانی کەمپەکان دەکەن بارودۆخی ئەو خەڵکە دەبینن بە حقیقت بۆیە بەری ڕۆژ بە بێژنگ ناگیرێ ئەوەی کە چەند لایەنێک دانەوە بیکەن بە تایبەتی لە وەزارەتی کۆچبەران بە حقیقت نزیک بوونەوە لە ینی هەڵمەتەکانی هەڵبژاردن لە ئێستا کۆدانەوێ ئەو مەلەفە بەلاڕێدا ببن دووبارە وەکو کارتێکی سیاسی زەخت بەکاری بێنن طبعی ئەوە بۆ هەموو لایەک واضحە چ بۆ ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان و چ بۆ ئاژانسەکانی تەوەیەگرتوەکان بۆ نەردە دیپلۆماسیەکان و بۆ ئاژانسەکانیش بە هەمان شێوە بەڵێ هەڵبەتە ئێمە ئەم پرسە پۆلێم بکەین بە پرسێکی گرنگە کاکەلی بوو نمونە ئاوارەکانی شنگال بە سەدان هزار خەڵکی شنگال ئاوارەنە و دەربدەرن هەڵبەتە تەمەنا ئەکەم بگەڕێنەوە سەر ماڵ و حالیان بەڵام هیچ بوو ناکرێت بێژگە لە ڕەوشیانی بێژگە لە ڕێکەوتنی شنگال هەیە کە ڕێکەوتنی شنگال تا ئێستاش جێبێجێ نەکراوە فەرمە حکوومەتە عێراق دەچێت لە کەمپی ڕۆژ لە کەمپی هۆڵ کە سوکاری داعش دێنێت هەوڵ دەدات حتا زۆر جار ڕاوێژکاری ئەنجومەنی نیشتیمانی عێراق خۆی ڕۆیشتووە بۆ سووریا بۆ ئەم کەیسێکەیەک لای بکرێتەوە دێنێت لە دەوروبەری نینەوە پارێزگای نینەوە مووسڵ نیشتەجێ دەکەن هەوڵ دەدەن کە تێکەلی کۆمەلگا ببن بەڵام ئاوارەکانی شنگال هەندێکیان گەڕاونەتەوە شنگال جارێکی دیکە ژیانی کەمپەکان هەریان بژاردوواڵێن وازەکە زۆر خراپە بە هیچ شێوەیەک یارمەتیێمە نادرێت کەواتام کەیسە بوو بەم شێوە ئیشدیواژیەتە تەعاملی لەگەڵ دەکرێت بەڵێ بەداخەوە حکوومەتی اتحادی و لە ناویشیاندا لایەنە پەیوەنددارەکان ناو حکوومەتی اتحادی بۆ جێبەجێکردن ڕێکەوتنامەی شنگال بە شێوەیەک لە شێوەکان دەست پێشخەر نەبوون و ینی کەم تەرخەمی واضح دەبیندێ مەلەفی ئاوارەکانی شنگال بابەتێکە ئەوەندەی بابەتێکی مرۆیە بابەتێکی بە حقیقت بابەتێکی سیاسی نییە جێبەجێکردن ڕێکەوتنامەی شنگال تاکە دەلیڤەی گەڕانەوەی سەقامگیریە بۆ ئەو ناوچانە چونکە ئەوەی لە شنگال ڕوویداوە بە حقیقت بەپێی سەرجەم پرۆتۆکۆڵەتی نێودەوڵەتی بەپێی معاهدەی ڤێننا بەپێی یاسای نێودەوڵەتی قەدەغەکردنی تاوانی کوشتنی بە کۆمەڵ بەپێی یاسای جنێف بۆ تاوانەکانی جەنگ 1948 هەموو ئەوانە ئەوەی لە شنگال ڕوویداوە جینۆسایدە تاوانی دژ بە مرۆڤایەتیەوە تاوانی جەنگە ئەو سێ تاوانی کە باسمان کرد سەرجەم ڕەگەزەکانی لە شنگال و دەوروبەری جێبەجێ دەکرێن بە چه عقلێتێک وەزارەتێک دەیەوێ کێشەی ینی نەتەوەیەک چارەسەر بکات کێشەی میلەتێک ئاینێک مەزهبێک عقیدەیەک چارەسەر بکات کە بە حقیقت دووچاری جینۆساید و تاوانی جەنگ و تاوانی دژ بە مرۆڤایەتی بوونە ئەگەر ینی مەسەلەی گەڕانەوەی ئاوارەکانی شنگال تەنها بە دروشم نابێ پێویستە لەسەر واقع کاری لەسەر بکرێ و ئەو گروپە چەکدارە نایاسانی کە لە شنگالم بچنە دەرەوە بارودۆخی ئەمنی لە شنگال تەواو سەقامگیر بێ و خەڵک بە ئارەزومەندانە بگەڕێتەوە سەر زێگە ڕەسەنی خۆی بۆ پاراستنی دابوونەریت و ئۆل و کولتور و نیشتیمانی خۆیان و شناسنامەی ناسنامەی خۆیان ئەوەی بۆ ئێمە گرنگە هاوڵاتیانی ینی سەربەرزی شنگال ئەگەر لە شنگال بن یان لە کەمپەکان بن یان لە هەولێر بن یان لە دۆکیان لە سلێمانی ئەوان هەر لە کوردستانن بەڵام ئەرکی ئەخلاقی و ئەرکی یاسایی و دستوری هەموو لایەنەکان چ ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان و چ کۆمەڵگەی نێودەوڵەتیش بەرپرسیارە بەپێی بنەمای بەرپرسیارەتی لە پاراستن ئەوەی کە پێڵن R2P کە بێنە سەرخەت و ئەو کۆمەڵگەی کە دووچاری جۆنۆساید و تاوانەکان بوونەتەوە پشتگیری لێ بکەن بۆی بە سەلامەتی و بە شەرەفمەندانە و شکۆمەندانە بگەڕنەوە زێگە ڕەسەنی خۆیان و التیزامێکی دستوریە و التیزامێکی با بڵێم ڕێکەوتنامەیە لە بین هەردوو حکوومەتەکە بە تەواجودی نەتەوەی یەکگرتوەکانیش بۆیە ئەو مەلەفە پێویستە بە ینی بە جێبەجێکردن ڕێکەوتنامەی شنگال چارەسەر بکرێت ئەگەرنا نزیکەی 300,000 کەس لە کوردانی ڕەسەنی ئSD لە شنگال و دەوروبەری ئێستا لە کەمپەکان دەژین ئێمە بیرمان نەچێت تاکو ئێستا 15 کەمپ بۆ ئەوانە تەرخان کراوە لە سنووری پارێزگای دۆک و ئیدارەی سەربەخۆی زاخۆ ینی ئەگەر هەر وەکو با بڵێم لێکدانەوەیەکی ئەقلانیش مامەڵە لەگەڵ ئەو دۆسیە بکەین کەسێک کە لە کەمپێک بژێ
چه شتێک وای لە دەکات کە نەگەڕێتەوە بۆ زەیدی ڕەسەنی خۆی ئەگەرات و بارودۆخەکە لە زەیدی ڕەسەنی خۆی ئەوەندە خراپ نەبێت کە ژیانێک لە کەم هەڵبژێرێ باشتر بێت لەو ژیانێکە لە زەیدی ڕەسەن هەیەی نەبوونی دەرفەتی کاران نەبوونی ئەمنیەتە لە ناوچەکە نەبوونی خزمەت گوزاری پێویستەکانە و سەرڕای ئەوەش کە هاوڵاتی لەوێ شکۆی پارێزراو نیە شکۆی هاوڵاتی کاتێک کە پارێزراو دەبێ ئەمنیەتی لەبار بێ و شکۆی هاوڵاتی کاتێک کە پارێزرا بێ شوناسنامە و ینی ئۆل و عەقیدە و بارودۆخی پارێزرا بێ ینی کولتورەکەی پارێزراو بێ بەداخەوە ئەگەر سیر بکەی بۆ نمونە لە یەک پێکدادان لە مانگی 5 ساڵی 2022 لە ناوچەی شنگال و دەوروبرە بەتابەتی لە خانەسۆر نزیکەی 10700 کەس دووبارە ئاوارەی پارێزگای دۆک و ئیداری سەربەخۆی زاخۆ دەبنەوە یعنی ئەو پێمان دەڵێ ئەو ئیندیکیتەرە پێمان دەڵێ ئەو پێنوێنە پێمان دەڵێ کە هەر پێکداداچوونێکی سەربازی لە ناوچەی شنگال و دەوروبەری واکە خەڵک دووبارە بە کۆمەڵ ئاوارە بێتەوە پەیوەست بە مەسلەی داخستنی مەلەفی مرۆیی ینی ئەوە لە دەسەڵاتی بۆ نمونە کەسێک نییە پێوێ ینی تاکلایانە بڕیان لەو دۆسیە بداتن و لە بەغدا و ئاڕاستە بکە کە بابەتەکە نەما بابەتەکە پێویستێکی ئینسانی هەنووکەیە و ئەوانە مرۆڤن و بەپی دستور هاوڵاتی عێراقین ئەو پێویستە لەسەر بنەمای هاوڵاتی بوون مامەڵە لەگەڵ ئەو خەڵکەیە بکرێن و هەر جۆرە جغزێکی سیاسی و نزیکبوونەوە لە هەڵبژاردنەکان دووبارە گوێمان لەو شتانە دەبێ و دڵنیاتان دەکەمە گوێمان لەشتی سەیرتری دەبێت تاکو نزیکە بینەوە لەبەرەوەی سەرەتادا ئاماژەم پێکرد تای هەڵبژاردن بەرز دەبێتەوە قسەی هوڕێ نەدەکرێت. ولی سپاس برێس علی سعید ڕێبەرێ داتا و زانیاریان لە ناوەندە بەندی قەیرانە لە وەزارەتە ناوخۆیە هەرێمێ لە بەغداد گەلمە بگەلێ سپاس.